کۆبنەوەیەکی زۆر باش بوو چکە زۆر بە ڕاشکاوانە کۆمەڵێک پرسی زۆر گرنگی عێراق و کوردستان و ناوچەکە باسکرا هەڤاڵ کاک کۆسرەت داخوازیەکانی ئەم ناوچەیەی بە ڕاشکاوی باس کرد لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق لە سەرووی هەمووشیانەوە مەسلەی موچەی فەرمانبەران تەکیدی لەسەر یان مەکتەبی سیاسی بەگشتی و جەنابی کاک کۆسرەت تەکیدیان لە موچەی هێزی پێشمەرگەی کوردستان کردەوە باسی مستحقاتی فەلاحیان کرد یان ئەمێ بزانم ئەمڕۆ تەکید کرایەوە لە مەکتەبی سیاسی و داوا کرا لە سەرۆک وەزیران کە پارەی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستانیش بدا بە ئیستیحقاقی خۆیان چی ساڵانی ڕابردوو چ ئەو نسبەتەی کە ئەم ساڵ بۆ هەموو عێراقدانراوە هەروە باسی بەشە دەرمانیشمان کرد چکە ئەو بڕە دەرمانەی کە ئەگاتە هەرێمی کوردستان کەمترە لەوەی کە پێویستی پێێتی ئەمە بە شێوەیەکی گشتی داواکان بوو بەڵام لە ڕووی سیاسیشەوە باسی هەماهەنگی و هاوکاری زیاتر کرا چ بۆ شەڕی داعش باسی ئازادکردنی حەویجە کرا چکە بە نسبەت ئێمەوە گرنگە و هەروە باسی با بڵێن ئەو ڕووداوی ئەو ڕۆژەی کەرکووکیش کرا و مەسلەی نەوت و هەناردەکردنی نەوت و شەفافیت لە نەوت بەڕاشکاوانە حەیدەر عیبادی باسی لەوە کرد کە ئەو نەوتەی ئەمڕۆ لە کەرکووک ئەڕوا لەلایەن هەرێمی کوردستانەوە و ئەفرۆشرێ ئەویش ئاگادار نییە و شەفاف نییە و نازانرێ پارەکەی چەندێکە داوای کرد حکوومەتی هەرێمی کوردستان شەفافتر بێ لە مەسلەی هەناردەکردن و داهاتی نەوت داوای کرد ئەو پێی وایە ئەو نەوتەی لە هەرێمی کوردستان ئەڕوا چ نەوتی هەرێم چ نەوتەکەی کەرکووک زیاتر لە 70% هەرێمی کوردستانە ئەکرێ ڕاتب و موچە و مستحقاتی فەلاحی نیشی لێ بدرێ داوای کرد زیاتر هەماهەنگی و هاوکاری بکەین لەو ڕوە تاکید ئەوە یەکێ لە دۆسیە گرنگەکان بوو هەماهەنگی و هاوکاری چ ئێستا لە مووسڵ و بە تایبەتی لە ناوچەی سنجار و چ دواتریش دوای ئازادکردنی ئەو ناوچانەوە هەروەها دواتر بۆ شەڕی حەویجەش کە هەماهەنگی تەواو لە نێو هێزەکانی پێشمەرگە و لە نێوان جێشی عێراقی و دەستگا گرنگەکانی تری ئەمنی و عسکەری هەبێت و چۆن بتوانین دوای ئیداری ئەو ناوچانە بدەین بە شێوەیەکی هاوبەش و ئێمە تەکیدمان لەوە کردەوە کە ئێمە وەفدێکی مووسڵیشمان لەم نزیکانە سەردانی بەغاوەکە و چاوی بە سەرۆک وەزیرانی عێراقەوە بۆی زیاتر هەماهەنگی بکەین.